پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە دەفەرمێ هەر قەومێک منعی زەکات بکەن زەکات نەدەن ئیلا خوای گەورە و میهرەبان منعی بارانیان لێ ئەکات ئەگەر لەبەر ئاژەڵ نەبێ خوا بارانیان بۆ نابارێنێ باران نابارێنێ بەڵام جاری وای ئەو بارانە دەبارێ خوای گەورە بەهۆی ئاژەڵەکانەوە دەیبارێنێ تەنها تۆ منعی زەکات بکرێ لە کۆمەلگایەکە ببێتە هۆکارێک تەنها یەک تاوانێک کە زەکات نەدانە ببێتە هۆکار بۆی کە باران نەبارێ ئەی ئەم هەزار تاوانە چی دەکەی کە لەناو قەومی ئێمەدا هەیە ئەوەی کە قەومەکانی پێشوو لە قورئانە باسەکرێ کە لەناو چوون تاوانەکانیان چی بوو ئەمڕۆ تاوانەکانیان هەمووی مەوجودە ئەو تاوانە ناو کۆمەلگای ئێمەدا هەمووی مەوجودە و بوونی هەیە کەواتە ئاگادار بە وازهێنان لە نوێژ و لە باڵاپۆشی و لە لەچک بەڕاستی گۆرانی لێدان دیجەدابنی یاخود لە ناو سیارەکەتەوە تەجیلەکەت هەڵکەیت و هەڵپەڕی و گوناه و تاوان بکەی ئەمە سپاس و ستایشی ئەو خوایە نییە کە تۆ دانیشتێ لە ناو نیعمەتەکانی بەکاردەهێنیت لە ناو گشوگیایەکە بە گوناه و تاوان و دانیشتوتە لە بەردەم ئاوێکە دانیشتوتە بە گوناه و بە تاوانەوە ئەمە سپاسی خوا دەکەی ئەبەم شێوەیە یعنی خوای گەورە دەیەوێت ئێمە بەکردەوە ئێمە بە قسە سپاسی خوا بکەین بۆیە با سپاسی خوا بکەین لەسەر ناز و نیعمەتەکان ئەوەی کە ئەم ساڵ پێمانی بەخشیوە ئەگەر سپاسی خوا بکەین بەخوا زیاتریشمان پێ دەبەخشی ئەگەر هەر ناشکری بکەین و بڵێ خوابی بڕۆی ئەمەکەی ژیانە خوا ژیانێکمان پێدا ئێستا لە چاو کاتە پاشابین پێشەم قەیرانە هاوارمە کرد زۆر جار هاوارمانە کرد تو خوا بەسە ناشکری بەسە ناشکری بینی ماچیمان بەسەرا هات ئێستاش ئاوا بمێنێت و عیبی نییە من بەس بۆنی دیفاع لە زاڵم بکەم خراپتر هەیە خوا خراپتری زۆرە بەڵای زۆرە بۆ میلەتەکان و گەلەکان بڕۆسەی قەومەکانی پێشووکە خوای گەورە هەنێکی هەر بە ئاگر سووتان هەر بە ئاگر سووتاننی هەنێکی غەرق کرد هەنێکی بە زەویا بردە خوارەوە ئەوە خراپترەیە ئەمە ئێستا خراپترەیە 94 بیرمان دێ خۆ زۆرێکمان برای بەڕێزم سپاسی خوا بکەن ئەوەی زاڵمە لە دنیا و لە قیامەت زەلیل و ڕسوا و سەرشۆڕە تۆ سپاسی خوا بکە بەخوا ڕۆژێ دێ بە بەرچاوی تۆ خوای گەورە ئەو زاڵمە لوت ئەشکێنە و ڕسوای گەوێ خەت ناواگری جەهەنەم بێباک بە بەس تۆ سپاسی خوا بکە هەر کەسێکیش مافتە خوا دڵنیا بە لە دنیا و لە قیامەت زەلیلە